دیارە من میوانێک مەبوو لەسەر پرسی مەترسیەکانی بە عەرەبکردن لە کەرکووک لەسەر بابەتەکە ناڕۆم خۆی ڕوونە ناو نیشان و تایتڵی بابەتەکە لەگەڵ بەڕێز محەممەد نەسرەدین نوێنەری جوتیارانی کورد لە کەرکووک ڕاستەخۆ لە هەولێرە و میوانمانوێ گفتوگوێم بابەتاکەین. کاک محەممەد من زۆر سوپاسی ئامادەبوونی جنابتەکەم و زۆر داوای لێبوردنیژەکەم بەهۆی بوونی ئەو کۆنفرانسەوە کە درنگ هاتمە لای جناب بە ڕەنگە گفتوگۆکانیشمان لەگەڵ جناب بەهۆی کاتی بەرنامەکەەوە زۆر درێژە نەکێشێ. من دووبارە سپاس دەکەم و دووبارە داوای لێبوردن لە یەکەم. ئەمێ بزانم ئەم ئاڵنگاریە نوێیانە و مەترسیە نوێیانی کە ئێستا بۆ کورد و بۆ جوتیارانی کورد لە کەرکووک دروست بۆ چییە لە سەروبەندی هەڵبژاردنێکە ئێستا کەرکووک؟ بەڵێ لە ڕاستە ئەو ئالنگاریەوە و کێشانە درێژکراوەی ئەو پرۆسە تاریبەیە کە 50 ساڵی ڕابردوو تا 2003 عقلیەتە شۆڤینیەکەی عەرەبی لە بەغدا پەیڕەوی دەکرد. لە دوای 2007ەوە دوای ئەوەی کە بەڵانسی هێز لەو سنوورانی ناوچەدا بڕاوەکاندا گۆڕاوە ئەو عقلیەتە بەردەوامەوە لە هەوڵی ئەوەدایە کە دووبارە هەموو ئەو سێکتەرانە تعریب بکاتەوە کە لە کەرکووک هەیە. ئەو سێکتەرانەش بەگشتی پەروەردەیە، تەندروستیە، خزمەتگوزاریە، ئیداریە، تەعیناتە. بەڵام سڕی کێشەکە لە دەست بەسەراگرتن لەسەر زەویە کشتتوکاڵەکانە کە ئێستا بێجگە لە بڕیارە ئیداریەکان هەندێک هێزی سەربازی و حەشتی شعبیش تەدەخل دەکەن. بۆ نمونە ماوەی 5 ڕۆژە حەشتی شعبی کە تائیبی ئیمامی عەلی کە لەو سنوورەدا هەنا ڕێگری لە جوتیارەکانمان دەکەن ناهێڵن لە گوندەکانی مامە و عەلەغێر لە سنووری قەزای دووبز جوتیارەکانمان کاری کشتتوکاڵی خۆیان بکەن و زەویەکانیان بچێڵن. لە دوێنێکەوە لە فەرقەی 11 دەیەوێت ساترێک لە دەروەوەی سەربازگەکەی خۆی دروست بکە کە ئێستا زەویەکە چێڵدراوە، زەویەکە مەڕەشەی تێدایە. ینی اینجا بەڵام بە شۆفەڵ هاتون و هەموو زەویەکە هەڵدەکۆڵن و جیاوازی ناکۆکیەکانی ئەم جارە چییە لە ڕابردووە؟ ینی پێشتر کاکرا بەعەرەبکردن بۆ ڕاستەخۆ هاوڵاتیان ڕەنگە لە نێوان کورد و لە نێوان هاوڵاتیانی عەرەبا ڕوویدا بێ. ئێستا لایەنێکی سەرەکی هەیە کە هاتبێتە ناو کێشەکەەوە لە بینی کورد و عەرەبا یان پاڵنەر بێ بۆ دروستبوونی کێشەکە؟ ئێستا ئەو تەدەخولکردنی هێزە سەربازیەکان مەترسیدارە بەوەی کە لایەنگیری عەرەبە هاوردەکان دەکەن و ئەوان هەوڵ دەدەن وەکو گوتم ڕێگری لە جوتیارەکان بکەن بەوەی کاری کشتتوکاڵی بکەن. ئەو تەدەخولکردنی هێزی سەربازی لە کارێکی کشتتوکاڵی و لەو ململانەیە سیاسی کە لە کەرکووک هەیە کە بەخۆی ململانەیەکی حەساسە و مەترسیدارە. ئەگەر بێت و بەڕاستی ئەو تەدەخولکردنی هێزی سەربازیش بە ئاقارێکەکەی زۆر خراپدا دەیباوە بە هیچ جۆرێک مەقبول نییە و جوتیاری ئێمە ڕازی نییە بەوەی کە زەویەکانی خۆی نەشێلەوە دەست بەرداری بدا دوای ئەوەی کە 50 ساڵان لەلایەن حکوومەتی باسەوە دەستی بەسەرداری جوتیارانی کورد بەهۆی ئەو مشکلانەوە کەم بۆ تۆ کە کاریگەری لەسەر هەڵبژاردن و پرسی دەنگدەری کورد بکە؟ لە ڕاستیدا بەشێکی زۆری گوندەکانمان بەهۆی ئەو مەترسیان و بەهۆی ئەو فشارانەوە بەڵێ ژمارەیان کەم بۆتەوە. ڕاستە دەنگەکانیان هەر لە کەرکووک ماون و ئومێدیشمان زۆرە کە لە هەر شوێنێک بن ئەوان دەنگ بە لیستە کوردیەکان وە لە نێویشیانە بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بدەن بۆی کە زۆرترین ڕێژەی کاندیدەکانمان سەر بخەن و لەوێن دەرێکە ببینە بربەست لەو حملە پرۆسەی تعریبەی کە ئێستا هەیە. کاک محەممەد ئێستا باز لەوە دەکرێت کە ڕەنگە سوپا حەشدی شعبی جۆرێک لە جۆرەکان هاتبێتە ناو کێشەکانەوە بۆ عەرەب و بۆ کوردیاتر کێشەکە قوڵتر بکاتەوە. ئەرکی ئەمان چی بۆ لە دروستبوونی ئەم کێشانەیە؟ پاڵنەر بوون، هۆکار بوون یان لایەنی چارەسەر بوون؟ لە ڕاستیدا هێزەکانی حەشتی شعبی لەو منتیقەی مامە و عەلەغێر ڕاستەوخۆ چوونە سەر ڕێگریان لە تراکتۆری جوتیارەکان کردەوە بە جوتیارەکانیان ڕاگەیاندەوە کە ئێوە ناتوانن ئەو زەویانە بچێڵن. وەکو گوتم لە سنووری تۆبزاوە هێزە سەربازیەکان ئێستا لە دەرەوەی مەعسکەرەکە ساتیرێک دروست دەکەن کە نزیکەی 2 دۆنم دادەبڕن ئەو زەویانە ئێستا چێڵدراوە. هەر ئێستاکە من لە ڕێگای بۆم هاتم بۆ بەرنمەکە لە سنووری سەرگەڕان ڕێگری لە جوتیا دەکەن کە 2 تەنگەنم بگوازێتەوە بۆ سەر زەویەکەی خۆی. کۆی گشتی ئەو فشارانە ئەو پاڵەپەستۆیانە بە مەبەستی ئەوەیە کە بەڕاستی فەرمانی لایەنێکی پەیوەندی داروێت کە ڕاستەوخۆ پەیوەندی هەبێ بەم کێشەیەوە یعنی سوپای چۆن دەتوانێت دەستوەردانیان حەشدی شعبی لە بابەتێکی لەم جۆرەیە بکە؟ لە ڕاستیدا هیچ بڕیارێک نییە لەلایەن
قەضاوە یان لەلایەن محکەمەوە بەڵکو هەر خۆیان تەدەخل دەکەن و مەسەن ئەوەی ڕاستی حەشدی شعبی لە منطقەی مامە و عەلەغێر هیچ شتێکیان لەبەر دەستدا نییە ڕاستەوخۆ هاتوون و دەڵێن ئێوە نابی کاری کشت و کاڵی خۆتان بکەنەوە دەبێ دەست بەرداری ئەو زەویانە بن ئەوەی مەسەلەی لەسەرگەڕان وەگوتم حیزبە کوردیەکان چی بووە کە هەوڵێکی باش بن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ بەدەمەوە هاتنی جوتیارانی کورد یعنی دەبێت کێشەکە بەم جۆرە تێپەڕێت قوربانیە کار بە هیچ جۆرێک کێشەکە ناکرێت بەم جۆرە تێبگرێەوە هەموو لایەنە سیاسەکانی کوردیەکانیشمان لێ ئاگادار کردەوە خۆشبەختانە دوێنێ کە ڕاستی کاگاسۆ خۆی تدەخلی کرد لەگەڵ فڕقەی 11 وەتوانی ئیمشەو ڕاشی بگرین بەڵام بەو سبەینەی دەستیان پێکرد بۆیە دووبارە داوای لێ دەکەینەوە کە ڕاستەخۆ خۆی تدەخل بکاوە ئەو دەستدرێژە سەربازیانە بۆ سەر جوتیاران بۆ سەر زەوێ کشتتوکاڵەکان ڕابگرێ لە بەرەوە ڕاستی زۆر مەترسیدارەوە مەترسی تەقینەوەشی لێ دەکرێت بە تایبەتی کە ئێستا لە سەروبەندی هەڵبژاردن داینەوە کەش و هەوایەکە بەگشتی لە نێوان لە ململانەیەکی توندا یعنی چاوەڕێ دەکرێم کێشاناگەر ئەوە بە معلقی بە هەڵواسایی بمێنێت یا بە موسەکینا چارەسەری بۆ بدۆزرێتەوە گەورەتر بێت مەترسی گەورەتری لێ چاوەڕێ بکرێت بە دڵنیاییەوە لەبەرەوەی یەک پەیوەستە بە خاکەوە کە بەڕاستی خاک لای هەموو کەس زۆر پیرۆزەوە وەکو مەسەلەیەکی حساس سیر دەکرێت لەلایەکی تریش بەڕاستی هێزە سەربازیەکان هیچ مافێکیان نیە تەدەخل لەو حالەتانە بکەن ئەوانیش کە ئاوا بکەن و خەڵکیش ناڕزایی دەربڕێ مەترسی تەقینەوە و مەترسیەکی ینی بەڕاستی فراوانبوونی کێشەکەی لێ دەکەوێتەوە کە ئێمە ئومێد ناخوازیین بەڵام ناشکرێ بەڕاستی جوتیاری ئێمە بەهۆی ئەوەی تەدەخلی هێزە سەربازیەکان دەکات دەستبەرداری زەویەکان بێ دەبێت ئەو پەلامار و ئەو سەرکێشێ و ئەو دەستدرێژیانە ڕابگیرێ و هێزی سەربازی ناکرێت تەدەخل لەو حالەتانە بکە. کاک محەممەد دیارە ساڵێک تێپەڕە بێ بەسەر کابینەکەی سوودانیدا لە سەروبەندی ئەم کابینەیە کۆمەڵێک دروست و بەڵێ نەدرا بە خەڵکی کەرکووک بە خەڵکی عێراق بە شەقامی عێراقی ئەم بابەتانەی تر گەرباز دەکەین بۆ پرسی کەرکووک کە بوەستین لەسەرەوە لە ماوەی ئەم یەک ساڵەیە خودی سوودانی خۆی چی کرۆ بە چارەسەری ئەم کێشەنەتەوەیە لە کەرکووک وەڵام من پێم وایە ڕەنگە ینی وەکو شخصی سوودانی نیەتێکی خراپی نەبێتن چونکە لە هەندێک مؤشرات دیارەکە جۆرێک لە بردێن تەفعیلکردنی بڕیاری بیستنەوە لە ڕێگەی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 هەندێک ینی ڕێنمایشی دەرکردووە بەڵام کێشەکە لە دوو شوێنە یەکیانەوەیە کە بەڕاستی ئەو عەقلێتە زاڵەی کە لە ناو کۆی دەستگاکانی بەغدا هەنا ئەوانە ڕێگری دەکەن لە جێبەجێکردنی حتا ئەو بڕیار و ڕێنمایانەی لە خۆش لای محەممەد شیع سوودانی شەوە دەرەچی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی هێزە سەربازەکان بە تایبەتی ینی هێزەکانی وەزارەتی دیفاع جێیشی عێراقی بەنیان حەشتی شعبی بەڕاستی هیچ ئیلتیزامێک حتا بەو بڕیارانەش ناکەن چونکە هیچ ڕێنمایەک هیچ ینی مادەیەکی یاسایی هیچ مادەیەکی قانونی نییە کە ڕێگە بدا هێزی سەربازی تەدەخل بکات بەو جۆرەی کە ڕێگری لە جوتیار و دەستدرێژی بکاتە سەر جوتیاری کورد ئەی دادگا و لایەنە یاساییەکە چ ڕۆڵێکیە بێ کە ئەم کێشێت یەکلایی بکاتەوە هیچ تانەیەک نەدراوە بۆچی لە ڕێگەی دادگاوە هەوڵ نادرێ یاخود ئەگەر هەوڵ دراوە بۆچی یەکلایی نابێتەوە لە ڕێگەی دادگا و پرسی یاساییەوە وەڵام من پێم وایە ئەو کێشەیە بە ئەسڵ کێشەیەکی سیاسیە چکە کاتی خۆی خەڵک کە لانی دەستی بەسەر ئەو حکوومەتی عراقی دەستی بەسەر ئەو زەویانە داگرتووە بە مەبەستێکی عەرقی و مەبەستی گۆڕانکاری دیموگرافی بۆ ئەوەی کە ڕێژەی کورد لە کەرکووک کەم بکاتەوە و عەرەبی لە شوێنی تر هێناوە یعنی کێشەکە بە ئەسڵ کێشەیەکی سیاسە ئێستش دەکرێت لە ڕێگەی سیاسیەوە حل بکرێت کەگەر بخینە قالبێکی یاسایی ڕەنگە کێشەکە زۆر درێژە بچێشێ کە بەڕاستی ئومێدی چارەسەرکردنی یاسا ڕێکا ینی جێبجێکردنی یاسا و لە ڕێگەی محکەمە و کۆمەڵێک ڕێکاری زۆر ئاڵۆز و درێژخایانی هەیە کە ئەوە نابێت ئەویان حالەتێک حالەتی دوم ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەو زەویانە هەموو زەوی کوردن و جوتیارەکانمان لەسەر زەوی خۆیانن لە حالەتێکدا جێیش تەدەخل دەکا بۆی کە ڕێگری لێ بکە یان حەشتی شعبی دێتن پەلاماری جوتیارێک ددا و ڕێگری لێ دەکا یعنی تۆ ئێستا چۆن بچی شکات لە چێ دەکەی ینی زۆر زەحمەتە کارەکە بۆیە ئەو شتە زیاتر پێیوەستە بەوەی کە چارەسەرەکە دەبێت چارەسەرێکی سیاسی بێ و لە ڕێگەی لایەنە سیاسەکانەوە ڕێگری بکرێت لەو دەستدرێژیان بەڵێ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کورد لە کەرکووک ڕاستەخۆ لە هەولێر هەمویان ئێمە زۆر سپاسی ئامادەبوونی ژنافتەکەم کاک محەممەد